دیارە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بۆ یەکەم جارە بابەتی ئەنیمەیشن قسە و گفتوگۆ و خولی تایبەتی لەبارەوە دەکرێت. ئێستا ئەمڕۆ لە شاری هەولێر خولێک بۆ ژمارەیەک لە خوازیاریان یاخود ئەوانەیە کە حەزیان لە بابەتی ئەنیمەیشنە لە شاری هەولێر کراوەتەوە. ئێستا وەکو دەیبینن خولەکە ڕۆژانە بەردەوامی هەیە بە شێوەیەک خولەکەوا ڕێکخراوە لە هەفتەیەک سێ ڕۆژ خولەکە بەردەوام دەبێت جابەپەی کاتەکە لەو هەفتەیە بۆ ئەو خوازیارانە یاخود ئەو خوێنکارانەی کە حەزیان لە بابەتی ئەنیمەیشنە یاخود هونەرمەندان تەنانەت کارمەندانی دەستگاکانی ڕاگەیاندنیش بەشێکیان بەشدارن لە بابەتی ئەو خولە. دەمەوێت لەگەڵ میوانەکەم قسە بکەم لە بادرەی خولەکە بۆی بزانم ئەو خولە ڕۆژانە چەند سەعات بەردەوامی هەیە. کاکتاسی سڵاوت لێبێ وەکو سەرپەرشتیاری خولەکە چۆن بیرتان کردەوە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیش بابەتی ئەنیمەیشن خولی تایبەتی لەبارەوە بڵێن؟ سوپاسان دەکەم بەخێر بن سەرچاوان. حتمما کوردستان دەتوانم بڵێم لە دوایەوەتەوە بواری فیلمسازی بە شێوەیەک لە شێوەکان گەشەی تێدا کرد. بواری ستۆپمۆشن و ئەنیمەیشن و ئەو بابەتە هونەریە بوارێکی زۆر گرنگە کە تا ئێستا هونەرمەندی کورد لەوانەیە خەونقولیای گەورەی تیا هەبێ، بەڵام ئەو دەرفەتەی بۆ نەڕەخساوە کە بتوانێت لە ڕووی زانستی با بڵێن وەرکشۆپێک یا ماستەر کلاسێکی تیاوەرگێ. لەبەرەوە بە باشم زانی لە ڕێگەی سەندیکای هونەرمەندانی کوردستان ناوەندی فیلمسازان بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری ئەو پرۆژەیە تەڕەح بکەم. ئەو پرۆژەی پارساڵە ومێدمان دەکرد مانجی حەوت بتوانین دەست پێ بکەین، بەڵام بەهۆی با بڵێن هەندێک قەزای تەکنیکی دواخرا خوێندکارێکی زۆر ڕویان لەو پرۆژەیە کردووە کە پرۆژەکەمان لە سێ سمستر خۆی دەبینێتەوە. مانجی یەکەم ئەمە خوێندنی با بڵێن تیۆریە، تەواوی بوارەکانی سینەمای تێدا دەخوێندرێ. مانجی دووەم پراکتیشیە بۆ جێبەجێکردنی فێربوون لە جێبەجێکردن و تەنفیزکردنی ئەو پرۆژەیە یان دروستکردنی فیلم بەو شێوازە بەو ژانڕە. مانجی سێم تەواوکردنی کارنامەی قوتابیان و خوێندکاران و بەشدارانی خولەکەیە کە هەر یەک لەوان کارنامەیەکی خۆی دەبێت وەک چۆن لە کۆلێژەکان ساڵی چوار پێویستی بە کارنامەیە بۆ دەرچوون. کارنامەیەکیان دەبێت فستیڤالێک ساز دەکرێت کە تیایدا فیلمەکان تیان پەخش دەکرێت. خەڵاتی شەیە بۆ فیلمەکان واتە فیلمی یەکەم و دوم و سێم دەتوانێت خەڵات بگرێ. پرۆژەکە با بڵێن درێژەی بەوە دێکە سێ خولی لەم شێوەیان سێ ماستەر کلاسی لەم شێوەی سێمانجیمان هەبێ بۆ ئەوی فێرخواز بتوانێت لە کۆتا قۆناغ کە هەر سێ وەرزەکەی وەرگرت بتوانێت خۆی ببێتە ئەنیماتۆرێکی باش، خۆی بتوانێت دیزایانی کاراکتەر بکە بەو شێوازەی کە خۆی دەوێت. جگە لەوانەش ئێمە گرنگیمان بە هەموو بوارەکان داوە بۆ ئەوی ئیش لەسەر موزیکی فیلمیش بکرێت زیاتر. شارەزای زۆر با بڵێن دیار لە ناو پرۆژەکە حەزوریە کە دکتۆر ئاماز غازیە کار لەسەر گرنگی موزیک لە فیلمیان لە سینەمادا وانەکەی دەڵێتەوە کە لێرە بەدوا بتوانین موزیکی خوازرا و نەخوازین کە فیلمساز ناتوانێت لە 20 سانیە زیاتر بەهۆی کۆپیڕایتۆ بیخوازێ. هەوڵ بدەین کە موزیکی ڕەسەنی کوردی لە ناو فیلمە کوردیەکان و لە ناو بواری کە کاری تێدا دەکەن جێگەی بێتەوە و فۆرمێک وەربگرێت کە بتوانین ناوی بنین ئەوە فۆرمی سینەمای کوردی یان فۆرمی ستۆپمۆشن. مامۆستا ئەو خولە ڕۆژانە چەند سەعاتە بەنمونە چۆن ڕێکتان خستووە ڕەنگە بەشێکیان فەرمانبەر بن یاخود کارمەندی دەستگای ڕاگەیاندن بن یاخود خوێنکار بن وە چەند کەسیش لە خولەکە بەشدار؟ ئێمە هەر لە سەرتاوە بیرمان لەوە کردەوە لەبەرەوەی زۆربەی زۆری ئەو مامۆستانەی کەوانە لێرە دەڵێنەوە لە زانکۆی سەلاحەدین و لە زانکۆکانی تر لێرە لە هەولێر مامۆستان و کاتی داوامی دیاری خۆیان با بڵێن هەیە. هەڵسان کردمان بە دوو داوامی بەیانیان و داوامی ئێواران. 15 قوتابی لە داوامی بەیانیان بەشدارە، 15 لە داوامی ئێواران. ئەو مامۆستایی کە بەیانیان لە کۆلێژێک لە کۆلێژەکان محازەرەی هەیە ئێواران دێتەوە لای ئێمە بە پێچەوانەکەی مامۆستانی تر با بڵێن بەیانیان دێنێ. دکتۆر ئارات محازەری بەیانی لە زانکۆی سەلاحەدین هەبوو تا سعات 2:30 ئێستا لە محازەرە 11:30 لێرە لای ئێمەیە.
هەڵماندا وەختەکان تایمەکان بگونجێنی بۆ ئەوی زۆرترین قوتابی بتوانێت بەشدار بێ و سوودی تەواویش لە وانەکان وەربگرن جگەلەوەی کە ئێستا سی قوتابیمان هەیە نزیکەی 35 قوتابی تر لە دەرەوەی هەولێر داوایان کرد کە لێرە بتوانین شوێنی مانەوە حانەوەیان بۆ دەستە بەر بکەین بێن بەشدار بن تەنات فۆرمی ئەنتری فۆرمیان کرد فۆرمیان پڕ کردەوە بەڵام بەداخەوە بۆی نەبوونی بودجە و نەبوونی شوێنی حەوانەوەوانە نەماتوانی ئەوانیش بگرینی باوەش ومێد دەکەین لە ئایندە وەک ئەو هەوڵی کە وەزارەتی ڕۆشنبیری سەپۆرتی کرد سوپاسمان هەیە بۆ وەزیری ڕۆشنبیری کە لە پشت پرۆژەکەەوە بۆ سوپاسمان بۆ کاگنیاز نووری کە هاوکاری تەواوی پرۆژەکە بوو نەقیبی سندیکای هونەرمەندان سوپاسمان بۆ مامۆستا هیوا ڕۆڤ کە مامۆستا هیوا سوعات کە سەرۆکی سندیکای هونەرمەندان لقی هەولێرە ومێد دەکەین کە لە ئایندە بتوانم بۆ مانجی سێ و مانجی چوار هەمان ئەو پرۆژەیە کە درێژەی با بڵێن وەرزی دووەمی دەبێ ئەو سەپۆرتە بکرێ بۆ ئەوی زیاترین بەشدار بتوانێت بەشدار بێ ئەوانەی کە تا ئێستاش بەشدارن بتوانن قۆناغەکانی تری بە بڕن سوپاسیان دەکەین زۆر سوپاس. بەڵێ ئەوەی جێبیست بوون ئەوەی جێبیست بوون ئەمە زانیاریەکان بوو لەبارەی ئەو خولەی کە تایبەتە بە ئەنیمەیشن لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر بەڕێوە دەچێت و تێدا ژمارەیەک لە فێرخوازان یاخود ئەوانەی کە ئارەزووی بابەتی ئەنیمەیشن دەکەن بەشدارن و خولەکەش ڕۆژانە ینی ڕێکخراوە لەگەڵ ئەو کەسانی کە بەشدارن بۆ ئەوی هەم دەوامی خۆیان بکەن و بۆی هەمیش بەشدار بن و سوود لە خولەکە وەربگرن.